پیرۆزبایی لە سەرجەمژنانی جیهانی و هەڵەبجە و سەرجەمژنانی کوردستانەکەین هیوادارین لەم ڕۆژەدا ژنان توانی بێتیان بە مافەڕەواکانی خۆیان پێ بگەن ئەگەر هەمووشی نەبێ بەشێک لە مافەکانیان بەدەستهێنا بێ هەڵبەتە لەم سەردەمێک ئێمە تیاژین سەردەمێکی ئەجگار جەنجاڵ و سەردەمێکە پڕە لە نەهامەتی پڕێک لە گێرمە و کێشمە بە جۆرێک لە جۆرەکانە توانین ئەگەر بڵین ئەگەر مهرەبانی ژن نەبێ لەوانەیە بەشێکی زۆر لەو کێشانە چارەسەر نەکرێن. لە یادی 8 مارسا پیرۆزبایی لە سەرجەم ژنانی جیهان و ژنانی کوردستان و ژنانی پارێزگای هەڵەبجە بە تایبەتی ئەەکەم. بێگومان لەم ڕۆژەیە پێویستە ژنان جارێکی کە هەوڵ بن بۆ بەدەستبەرکردنی مافەکانیان. ڕاستە ئێمە لە چەند ساڵی ڕابردووە لە سای حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی کوردیا توانراوە ژنان کۆمەڵێک مافیان بگەێنە جێ، بەڵام هێشتا لە چاوتموحی ئێمەیانە وەکو ژنان و خانمانی هەرێمی کوردستان. بۆیە لێرەوە داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی سیاسیش چار بخشێنێتەوە لە بەرەو پێشچوونی ڕەوشی ئافرەتان و لە بەرەو پێشبردننی ئافرەتان لە پۆستە سیاسی حکومیەکانە. ڕۆژی جیهانی ژنان پیرۆزە لە سەرجەم ژنانی کوردستان بە تایبەتی ژنانی هەڵەبجە. خۆشبەختانە ئێمە لە هەڵەبجە ژمارەیەکی زۆر لە خاتون بەرپرسی ئیداری و کارگێڕی و ڕێکخراوی ئەتوانم بڵێن پێگەیەکی زۆر باشیان هەیە لە هەڵەبجە سەبارەت بە ڕۆڵی ژن کەوتوتە سەر توانای کەسەکان خۆیان تا چەندێک بتوانن لە ڕۆڵیان هەبێت لە کاراکردنی بەڕێوەبردننی ئیش و کارەکانی خوانە. لەبەرەوە بەلای منەوە شتێک نییە ناوی ژن بێت یاخۆ پیا و بێت، چکە ئێمە باسی مافی یەکسانی ژن و پیاوەکەن شتێکەیە پەیوەستە بەتواناوە ئایا چ پیاو بێت و ئایا چ ژنیش بێت. ئێمە هەستین بە خەڵاتکردنی 50 ژنی خاوەنکار، ئەو ژنانی کە شوێندەستیان دیارە و جێدەستیان دیارە و توانیوانە کاریگەر بن لە پارێزگای هەڵەبجەی شەهیدا کە بەتوانە و لێهاتوویەکانی خۆیان بە تایبەتی لەم زروفە قەیراناوی کە ئێستا هەیە ویان کردووە لە ڕێی تواناکانیانەوە لە ڕێی لێهاتوویەکانیانەوە خزمەتێکی باش هەم بە خۆیان و هەم بە شارەکەش بکەن و هەروەها بژێوی ژیانی خۆشیانی لێ بەدەستبێنن. ڕۆژی 8 مارزە تەواوی ژنانی جیهان و کوردستان و تایبەتتر هەڵەبجە پیرۆز بێ. وەک لە لای هەمومان ئاشنایە دایما خانمانی هەڵەبجە ڕۆڵەشی دیاریان هەبووە هەر لە ڕووی ئیداریەوە بیگرە هەتاوەکو ڕۆکانی تر لە سەردەمی عادیلە خانمەوە هەتاوەکو ئێستا. من دڵنیام خانمانی کوردستان خانمانی هەڵەبجە هەرێکێک توانە و سەلیقەیەک و بەرەیەکی زۆر جوانی هەیە. 8 مارس پیرۆز بێ لە هەموو ئافرەتانی جیهان بە تایبەتی لە هەموو ئافرەتانی کوردستان و با بڵێن لە هەموو ئافرەتانی هەڵەبجە. ئافرەتانی هەڵەبجە هەمیشە سەرکەوتوو بوونە، هەمیشە ئیشی جوانیان کردووە. هەندی ئافرەتمان هەبوو ئێستا کە ئێوە بینیتان لە ژوورەوە لە زانکۆتە خەرجی کردووە، بەڵام لە هەمان کاتا کە تاعین نەبووە دانەنیشتۆ چاوەڕێ ئەو بکە کە چ کاتێ تاعینە بێ ئیشی دەستی کردو، دەستی بە ئەوە کردو کە کاری دەستی بکە. سبای ڕۆژی ژنان لە هەموو ژنانی کوردستان و هەڵەبجەکەم بە تایبەتیش لەو ژنا بوێر و ئازانەی کە لەم ئیڤنتە توانیان خۆیان بسەلمن، خاوەنکاری خۆیان بوون، خاوەن ئیشی خۆیان بوون، توانی بۆیان هەر بە دەستی خۆیان خزمەت بە خۆیان و چواردەوریشیان بکەن. پەیامی من بۆ کچانی تریش ئەوەیە کە چاولەمان بکەن، کە بەردەوام هەوڵ بن، بەردەوام توانەکانی خۆیان بەدەرخەن، هیچ کەسێ بێتوانە و بەهرە نییە با بەهرەکانیان نەشارنەوە، با نەترسن لە شکست بێ، لە تانە و توانج بێ، لەم شتانە هیچیان نەترسن و با ئەوانیش وەکو خانمەکانی تر بێنەکایەوە و خۆیان بسەلمێن و دەستڕەنگین و خۆیان بسەلمێن و لە کۆتاییە هیوای باشی و هیوای ژیانێکی باش و خۆش بۆ هەموو کچانە خوازم. هیوادارم ئاواتەکانیان بێتە دی لەم ڕۆژەیە و هیوادارم پیاوانیش پشت و پەنای خوشک و دایک و ژنەکانیان بن.